وەزارەتی پەیوەندیەکانی عێراق پلانی وایە تا ساڵی داهاتوو بە تەواوی کۆتایی بە خزمەتگوزاری ئینتەرنێتی وایفای بێنێت و لە جێگەی ئەودا پشت بە کێبڵی ڕووناکی فایبەر ئۆپتیک ببەستێت و بیگەێنێتە زۆربەی شار و پارێزگاکانی عێراق. هیام یاسری وەزیری پەیوەندیەکان و گەیاندنی عێراق ڕایگەیاندووە کە کۆمپانیا و بریکارەکانی ئینتەرنێت زیاتر خزمەتگوزاری وایفایان لاپەسەندە چونکە قازانجێکی زۆریان بۆ هۆیەوە دەست دەکەوێت بەڵام بە خزمەتگوزاریەکی خراپ و بەگزی. لە بەرامبەریشدا لەگەڵ کێبڵی ڕووناکیدا توانای ئینتەرنێت لە ژێر کۆنتڕۆڵی وەزارەت دەبێت و ناتوانرێت دەستکاری بکرێت. وەزارەتەکە موژدەی نزیک بوونەوەی دەستپێکی خزمەتگوزارینەوەی پێنجەمیشی ڕاگەیاند کە بە 5G ناو دەبرێت و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا یەکەم پەیوەندی بەم تەکنەلۆژیایە ئەنجام بدرێت. وەزیری پەیوەندیەکان جەختی کردووەتەوە کە لە سەرەتای ساڵی داهاتوو سەرجەم تاوەرەکانی وایفای ئینتەرنێت لە عێراق دەکوژێنرێتەوە و بە تەواوی پشت بە کێبڵی فایبەر ئۆپتیک دەبەسترێت. ناوبراوڕوونی کردووەتەوە کە کۆمپانیاکان ناتوانن دەستکاری توانە ئینتەرنێت لە کێبڵی ڕووناکیدا بکەن. ئەمەش وای کردووە وەزارەت ڕوبەڕووی ناڕەزایی زۆری کۆمپانیاکانی ئینتەرنێت ببێتەوە چونکە ئەم خزمەتگوزاریە ڕێگری لە گزی و دەستکاریکردنی توانای ئینتەرنێت دەکات لە کاتێکدا کۆمپانیاکان فێڵی گەورە لە خزمەتگوزاری وایفای دەکەن. لە ئێستادا نزیکەی 4,500,000 هێڵی فایبەر ئۆپتیک لەلایەن وەزارەتی گەیاندن و پەیوەندیەکانەوە دابین کراون و گەیشتوونەتە ماڵەکانی هاوڵاتیان کە 1.5 ملیۆن لەوانە کاران و خزمەتگوزاری ئینتەرنێتیان هەیە. پلانی وەزارەتی پەیوەندیەکان بریتیە لە فراوانکردنی تۆڕی کێبڵ بۆ گوند و لادیەکان و هەموو ناوچە و شار و پارێزگاکانی دیکە بە جۆرێک کە ژمارەی گشتی هێڵەکان بگاتە نزیکەی 6 ملیۆن هێڵ. لە کۆبوونەوەیکی فراواندا بە سەرۆکایەتی وەزیری پەیوەندیەکان و بە ئامادەبوونی کۆمپانیەکانی ئێرسلینک و سوپەرسێڵ و فایبەرێکس پرۆژەکانی ئەم بوارە بە داداچوونیان بۆ کرا و گفتوگۆ کرا لەسەر گواستنەوەی بەشداریکردنەکان بۆ خزمەتگوزاری ئەلکترۆنیەکان لە ڕێگەی سەنتەری داتای نیشتیمانیەوە. هەروە پلانی قۆناغ بە قۆناغ بۆ کۆتاییەنان بە وایفای تاوتوێ کرا بە ئامانجی گواستنەوەی بەشداربووان بۆ خزمەتگوزاریەکانی ئینتەرنێتی کێبڵ. ئامانگاوانە لە چوارچێوەی استراتیژیەتی وەزارەتدایە بۆ بەرزکردنەوەی ئاستی کەرتی پەیوەندیەکان و تەکنۆلۆژیای زانیاری و بەهێزکردنی پێگەی عێراق لە بواری تۆڕە دیجیتاڵیەکاندا لە پێناو بەرژەوەندی گشتیدا. هاوکات پێشتر وڵاتیان چەند جارێک لە عێراق خۆپیشاندانیان دژی بورجەکانی ئینتەرنێت کردووە و بەو پێی کاریگەری خراپی تەندروستی بەجێ دەهێڵن. سەبارەت بە حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ بڕیارێک نەگیراوەتە بەر. دیاریش نییە بڕیارەکەی وەزارەتی کاری عێراق هەرێمی کوردستان دەگرێتەوە یاخود نا.